إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله براسي باشترين كلامي خواي پروردگار وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وباشترين ريبازي پیغمبري خوشويسمان صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وخرابترين كار خرابترين ريباز هر ريبازو كاريك كبيتشواني ريبازي پیغمبري خوشويس بي صلى الله عليه وسلم وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار همو داهن راويك همو ريقايك كبيتشواني قرآنكي خواي پروردگار بيو پێچەوانەی سنەتەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم بەتەئکید داهێنراوە بەتەئکید بیدعەیە و هەموو داهێنراوێکیش بێگومان مەقبول نییە هەر ڕێبازێکی تر دابهێنی جگە لە ڕێبازی خوا و پێغەمبەری خوا بەتەئکید لە لای خوا وەرنەگیراوە با چەند خۆت بە عاقڵ بزانی با چەند خۆت بە خاوەن تەجروبە و ئەزمون بزانی بەڵام چونکە تۆ هەر مرۆڤێکی عەقڵت قاسیرە بینین و بیستنت قاسیرە و تا حەدێکی دیاری کراوە بۆیە هەرچی بەرنامەیەک ئەگەر هەموو مرۆڤایەتیش کۆ بێتەوە بۆ داڕشتنی دای ڕێژی پێچەوانەی قورئانەکەی خوا و سنەتەکانی پێغەمبەر بێ پێچەوانەی ریسالەت و پەیامی پێغەمبەران بێ بەتەئکید خراپە بەتەئکید خوا وەری ناگرێ چونکە زەرەری مرۆڤایەتی تایە چونکە قوڕ بەسەر مرۆڤایەتی ئەکا خەڵکانێک ئیسفادەی لێ ئەکەن مەسلەحەتی خەڵکانێک دێنێتە دی بەڵام لە حەقیقەتە زەرەرێکی زۆری هەیە بۆ باقی مرۆڤایەتی بۆیە خوای گەورە وەری ناگرێ و ئەو کەسانەشی کە ئەو ڕێبازانە دانن بەتەئکید شوێنیان ئاگری جەهەنەمە خوا پەنامان بدە خۆشەویستەکانم لە زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە ئەمڕۆ باسی صیفەتێکی تری پێغەمبەر ئەکەین صلی الله عليه وسلم کە ئەیویش صیفەتی عەفو و لێبوردەیی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیمامی بوخاری بۆمان ئەگێڕێتەوە لە حەدیثی ژمارە 2125 لە عەطای کوڕی یەسارەوە خوای لێ ڕەحمەتی خوای لێ بێ کە تابعیە واتە شوێنکەوتووی سەحابەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەقیت عەبد الله بن عەمرو بن العاص گەشتم بە عەبد الله کوڕی عەمری کوڕی عاص خوای گەورە لە عەبد الله و لە باوکیشی ڕازی بێ کە هەردوویان سەحابەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم أفرمي قلت أخبرني عن صفة رسول الله صلى الله عليه وسلم في التوراة بيمود باسي صفتي بيغمرم بوبك لتوراة يعني لتوراة أو كتابيك بو موسى هاتوا عليه السلام طبعا عبد الله كري عمري كري عاص يك لو كسانيك شارزايكي باشيان هبوا لتوراة شارەزایەکی باشیان هەبووە لە تەوراتە و
معلوماتێکی وایان هەبووە کە مسلمانان ئیسفادەی لێ بکەن. بۆیە ئەم تابعیە پرسیاری لێەکە صفەتی پێغەمبەر چی بووە لە تەوراتە؟ تەورات چۆن باسی پێغەمبەری کردووە صلى الله عليه وسلم؟ فەرمووی ئەجل والله إنه لموصوف في التوراة ببعض صفته في القرآن. فەرمووی بەسەر چاو سوێن بێ بەخوا ئەوەی کە لە تەوراتە باس کراوە هەندێک لەو صفاتانەیە کە خوای تەعالا لە قورئانیشا باسی کردووە. لە تەوراتە خوای تەعالا فەرموویەتی خوا بەو پێغەمبەرە ئەفەرمێ یا ئەیوهە النەبی ئەی پێغەمبەری خوا ئینا ئەرسەلناکە شاهیدەن ومبەشیرا وەنەذیرا وحرزا للأميين. ئەی پێغەمبەری خوا ئێمە تۆمان ناردووە تاوەکو ببی بە شایەت گەواهی بدەی شایەتی بدەی لەسەر قەومەکەت لەسەر ئەوانەی کە لە دوای خۆت دێن لە زمانی خۆت و ئەوانەی کە لە دوای خۆت دێن تۆ ئەبی بە شایەت بەسەریانەوە لە ڕۆژی قیامەتە و مژدە دەربی و ئاگادارکەرەوە و بێدارکەرەوە و ترسێنەریش بی خەڵک ئاگادارکەیتەوە لەوەی کە لایەندا بێ لە ڕێبازی پێغەمبەران و ببیتە پاڵپشت و سەرخەر و پشتیوانی ئەوانەشی کە ئومیینن کە لەو کاتە ئەوانەی کە لە زمانی پێغەمبەرا ژیاون لە مەکە و لە مەدینە بە ئومەتە نەخوێنەوارەکە مەشهور بوون. تۆ ئەبیتە پاڵپشتی ئەوان لە سەرگەردانی نەجاتیان ئەدەی. ئەنتە عەبدی وەڕەسوولی تۆ بەندەی منی و پێغەمبەری منی. دوو صیفەتن خۆشەویستەکانم خەڵکی ئەم زمانەی ئێمە ناتوانێ عەقڵیەتی قبولی ئەوە ناکە لە یەک کاتە پێغەمبەری خوا بێ و بەندەی خوش بێ، بەڵام خوای گەورە ئەو صیفەتەی کۆ کردوتەوە لە پێغەمبەرا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لە تەحیاتیشا تۆ کاتێ تەحیات ئەخوێنی ئەڵێ ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. شایەتی ئەدەم کە محەممەد عەبد و پێغەمبەری خوایە، یعنی لە هەمان کاتا بەندەی خوایە، لە هەمان کاتیشا لەو کاتەی کە بەندەی خوایە لە هەمان کاتە پێغەمبەری خوایە. یعنی بەندایەتی دژایەتی پێغەمبەرایەتی ناکە، بە پێچەوانەوە چاکترین بەندەی خوا باشترین پێغەمبەرە. یعنی پێغەمبەران هاتوون تاوەکو خەڵک فێر بەندایەتی بکەن بۆ خوای گەورە نەک بۆ بەندەکان. ئەوەی کە مەذمومە کۆیلایەتیە بۆ مرۆڤەکان، بەس ئەوەی کە مەمدوحە کۆیلایەتی کردنە بۆ خوای پەروەردگار. ئێمە ئەگەر ببین بە کۆیلەی یەکتری بە مشەخۆری یەکتری سەرشۆڕکەین بۆ گەورەکانی خۆمان ئەوە مەذمومە، بەڵام کاتێ تۆ ملکەتی پەروەردگارەکەی خۆتی کە هەموو ئەرز و ئاسمانەکانی خەڵق کردووە هەموو دنیا بەدەست ئەوە هەموو شتێ حتا گڵایەک لە دار بەرنابێتەوە ئیلا بە ئیزنی ئەو نەبێ، ئەوە شانازیە، ئەوە ئەو پەڕی پلەی گەورایەتیە بۆ ئینسان کە بەندەی خوا بێ. بۆیە ئەفەرمێ خوای تەعالا بە پێغەمبەرەکەی ئەنتە عەبدی وەڕەسوولی، تۆ بەندەی منی، تۆ پێغەمبەری منی. سميتك المتوكل، ناوتم ناوە پشت بەست بەخوا. المتوكل ئەوەیە کە هەردەم پشتی بەخوای خۆی بەستووە. ليس بفظ ولا غليظ، پێغەمبەر نا درژە نا توندوتیژە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک نەبووە درژ و توندوتیژ بێ، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر کەسێکی کراوە بووە، کەسێکی نەرمونیان بووە، بەرامبەر بە خەڵکی زۆر بە بەزەی و بەڕەحم بووە و هیچ توندوتیژی بەکار نەهێناوە، نە درژ بووە نە توندوتیژ بووە. هەر کەسێک ئەو دوو سیفەتەی تیابێ مخالەفەی سونەتی پێغەمبەری کردووە. ئیتر با شەو و ڕۆژ باسی پێغەمبەر بکە، پێغەمبەر عەکسی ئەو سیفەتە بووە. ولا صخاب في الأسواق، و پێغەمبەرەکەی من خوای تەعالا لە تەوراتە فەرموویەتی پێغەمبەرەکەی من ناقیڕێنێ لە ناو بازاڕە، هاوار هاوار ناکە، نەوەکێکی وا ملاحەزەوا بکە کە بڵێ ئینسان شت بفرۆشێیان کاسبی بکە ئەمە حرامە، نە بە پێچەوانەوە. ئینسانی مسلمان کاسبە، پێغەمبەران لە بازاڕە ئیشیان کردووە، گەڕاون لە بازاڕە شتیان کڕیوە، عیب نییە، کاسبی شەرەفە.
دانشتن لە ماڵا و چاوەڕوان بکەی خەڵک بیکەنە دەست ئەوە مەذمومە و ئیسلام نەهی لێ کردووە قەدەغەی لێ کردووە. بەڵام ئەبێ ئینسان ئیمانی بە ڕزقی خوا بێ، تۆ کاروباری خۆت جوانکە، ئەو عەشیایەی کە هەتە بە جوانی عەرزی بکە، بە پاکی و بە جوانی، پاکێتیەکەی بپارێزە، جوانیەکەی بپارێزە، هەرزانیەکەی و سعرەکەی کە گونجاو ئەبێ لەگەڵ بازاڕە بیگونجێنە و ڕێکی خە، دوایی دڵنیا بە خەڵک خۆی ڕوت تێەکە. بەڵام تۆ شتێکی خراپ و پیس و ناجوان بێنی و هاوار بکەیت و گەرەکت بێ بە هاوار خەڵک بخەڵەتێنی، لەوانەیە خەڵکانێک بێن بۆلات، بەس کاتی ئەبینن تۆ شتەکەت ئەوە نییە، بەڕاستی دوای دووبارە نایەنەوە بۆلات. جا ئەوە ملاحەزەیەکی گرنگە ئەبێ ئاگامان لێی بێ. ولا يدفع بالسيئة الحسنة، بخرا پاداشتی خراپە بە چاکە ئەداتۆ پێغەمبەر، نەک خراپە بە خراپە. هەر کەسێ بەرامبەری دەرحەقی خراپەیەکی کردبێ پێغەمبەر بە چاکە وەڵامیەدایەوە. ئەوە صیفەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. و عەفوی لێبوردەیی هەبووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێخۆشبوو بووە. ولكن ولا يدفع بالسيئة السيئة ولكن يعفو ويغفر. عفو لێبوردنی هەبووە لەگەڵ لێخۆشبوونە، ئەوە صیفەتی پێغەمبەر بووە. ئێمەش ئەبێ ئەم صیفاتانە هەوڵ بدەین لە خۆمانە جێبەجێ بکەین. بۆیە من باسێکم تا ئێمە خۆمان بڕازێنینەوە بە صیفاتە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ولن يقبضه الله حتى يقيم به الملة العوجاء. وخوای گەورە ئەم پێغەمبەرە ناواتەوە، ئەمە لە تەوراتە باس کراوە، نایگەڕێنێتەوە بۆ لای خۆی حتا وەکو میلەتە لارەکە ئومەتە لارەکە ڕاست نەکاتەوە. وبالفعل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستیانی کردەوە لەسەر لا إله إلا الله، بأن يقولوا لا إله إلا الله ويفتح به أعينا عميا وآذانا صما وقلوبا غلفا. خوای تعالی بەو پێغەمبەرە دڵانێکی داخراو ئەکاتەوە، چاوانێکی نوقاو ئەکاتەوە و گوێیەلێکی داخراو ئەکاتەوە. ئیسلام هاتووە بەڕێزانم، ئیسلام هاتووە ئەوانەی کە چاویان لە ئاستی حەقا داخستووە، ملیان کەچ کردووە بۆ تاغوت و بە زاڵمان چاویان بکەنەوە، بزانن ئەو تاغوتانە مرۆڤێلێکن وەکو ئێوە. ئیتر بۆ من ملکەچی بم، بۆ من سەرشۆڕی بم، فێری کردووی کە گوێدا نەخەی لە ئاستی حەق، نەترسی لە ئاستی بیستنی حەق ببیسە، گوێت ئەکاتەوە ئیسلام. ئیسلام ئینسان دەرئەکا لە کۆیلایەتی کۆیلەکان بۆ بەندایەتی کردنی خوا. ئیسلام بۆیە هاتووە. ئیسلام نهاتووە ئومەتەکان بخەسێنێ، ئومەتەکان کەڕکە کوێرکە وەکو هەندێک لە کەس وا تێگەیشتووە. ئیسلام هاتووە خەڵک کەڕ و کوێرکە. یا هەندێ لەوانەشی ئیسلامیان هەڵگرتووە، بەڕاستی لە ئیسلام هەڵە تێگەیشتون وا ئازانن ئەم ئیسلامە هاتووە دەستنەیتە سەر خۆت کڵاوی خۆتە بابانەیبا، واللهی وانییە. بۆیە ئیسلام هاتووە چاوان بکاتەوە، گوێکان بکاتەوە، دڵەکان بکاتەوە بۆ بیستنی حەق. بۆیە ئینسان نەترسێ و ئەوەی کە خوا داوێتێ ئینسان بەخوا هەر ئەیدا پێت، ئەوەشی لێت گیراوەتەوە قەسەم بەخوا نایەتە دەست. پاشان ئیمامی بوخاری لە حەدیثی ژمارە 2306 حەدیثێکی ترمان بۆ ئەهێنێتەوە لە ئەبو هورەیرەوە خوای لێ ڕازی بێ. باسی عەفوی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم کە ئێمە پێغەمبەرەکەمان پێغەمبەری عەفو و لێبوردن بووە. ئەگەر کەسێک خراپەی بکردایە بەرامبەری ئەم چاکەی ئەکرد، ئەگەر کەسێک بەرامبەری بە ڕەوشتی ناشرین تەعاملی کردایە پێغەمبەر بە ڕەوشتی جوان وەڵامیەدایەوە. تەماشاکەن برا بەڕێزەکانم، ئەفەرمێ پیاوێک إن رجلا أتى النبي صلى الله عليه وسلم يتقاضاه. پیاوێک کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای قەرزی لە پێغەمبەر کرد، قەرزی بە پێغەمبەر دابوو، داوای قەرزەکەی خۆی ئەکردەوە. فأغلظ حتا بڵێ بە توندی و بە زبری قسەی لەگەڵ پێغەمبەرا کرد. لە ڕیوایەتی ئیبن حیبانە لە صحیحەکە ئیبن حیبانە هاتووە لەوانەیە هەر ئەم باسە ئەوە بێ، باسی ئەوەکە کە کابرایەکی جوولەکە بوو. ئەوە جوولەکەیەک یەکێ لە عالمەکانی جوولەکە بوو. ئەیوت ئەم عالمە ئەم کابرایە ئەیوت من هەموو صیفەتەکانی پێغەمبەر کە لە قورئانە ئەو پێغەمبەری ئاخر زەمانە کە دێ لە تەوراتە ببورن، هەموو صیفەتەکانی ئەو پێغەمبەرەی کە لە تەوراتە باس کراوە کە لە ئاخر زەمانە بێ لە محەممەدا هەیە. دوو صیفەت نەبێ
کە هەستم پێ نەکرد بێ هەبێ لە پێغەمبەرە. بۆیە قەرزێکم پێدا تاوەکو تاقی بکەمەوە. قەرزی بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم تا پێغەمبەر تاقی بکاتەوە بزانم ئەو دوو صیفەتەشی تایە. ئەو دوو صیفەتە کە ئەو باسیەکە يسبق حلمه جهله ولا يزيده شدة الجهل عليه إلا حلما. ئەم دوو صیفەتە لە تەوراتە هەبوو حەزیە کرد بزانم ئەم دوو صیفەتەش لەو زەلامە هەیە تا دڵنیابێت کە ئەمە پێغەمبەری خوایە. دوو صیفەتەکە ئەوەیە دائیمەن لێبوردەیەکەی نەرمونیانیەکەی پێغەمبەر ئەو پێغەمبەرەی کە دێ لە ئاخر زەمانە پێشی تووڕەبوونەکەی ئەکەوێ. لێبوردەیی و نەرمونیانیەکەی پێشی تووڕەبوونەکەی ئەکەوێ. و هەروەها چەندێ خەڵکی بەرانبەری خراپە بکەن و زبر بن ئەو حتا بێ نەرمونیانتر ئەبێ و لێبوردەتر ئەبێ. ئەڵێ ئەم کابرایە هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای قەرزەکەی کرد پێش وەخت، یعنی هێشتا مەوعیدی قەرزەکەی نەهات بوو. هاتە ژوورەوە وتی باشە ئێوەی نەوەکەی عەبدولموطەلیب، ئاخر ئەمە زۆر زەحمەتە تۆ بەم لەفزە قسە بکەی، هەر لەگەڵ کەسێکی ئیعتیادیشە، تۆ عەشیرەتی فڵان و لە بنەماڵەی فڕان بۆ ئەوەنە قەرز کوێرن. یعنی بەم لەفزە جارێکان قەرزەکە مەوعیدی خۆی نەهاتووە. هاتە ژوورەوە لە ناو سەحابەکانی پێغەمبەرە وتی ئەی محەممەد باشە تۆ نەوەی فڵانە کەس عەبدولموطەلیب بۆ ئەوەنە قەرز کوێرن، ئێمە ئێوەمان ناسی هەر قەرز کوێرن. لا حول ولا قوة إلا بالله. ئەمە مەبەستی ئەو خۆی ئەزانێوان نییە، بەس ئەوێ پێغەمبەر تاقی کاتەوە. ئێوە هەر قەرز کوێرن، باشە بۆ قەرزەکەم نادەنەوە. ئەفەرمێ سەحابەکان یعنی زۆر تەعەجوبیان هات زەلامێ بێت و بەم لەفزە قسە لەگەڵ پێغەمبەر بکە. بۆیە عومەر زۆر تووڕە بوو کە لە شانی پێغەمبەر دانیشت بوو، زۆر تووڕە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕەبوونەکەی لە ناوچاوانی عومەرا بینی کە عومەر تووڕە بوو هەڵساوەگیانی کابرا فەرمووی عومەر ئێمە چاوەڕوانی ئەمەمان لە تۆ نەئەکرد، چاوەڕوانی ئەوەمان ئەکرد تۆ بە من بڵێی قەرزەکەی کابرا بە جوانی بدەرەوە بۆ تاخیرەکەی و بە کابرایش بڵێی بە ئەدەبەوە داوای قەرزەکەت بکە. سبحان الله. جا کابرا بە ئیمامی عومەر پێغەمبەری خوا بە ئیمامی عومەر فەرمووی بڕۆ قەرزەکەی بەرەوە، قەرزەکەی کابرا بەرەوە و ئەوەی کە پێمانی داوە وەکو خۆی بدەرەوە. یعنی مەسەلەن ئەو چەند حوشترێکی دا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە نەفس حوشتر لە تەمەنی ئەوەیە پێی بدەرەوە. هاتنەوەتیان ئەی پێغەمبەری خوا نەفس تەمەنمان نییە، یعنی ئەو حوشتری 2 ساڵانەی بە تۆ داوە ئێمە تەمەنی 3 ساڵیمان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پێی بدەن. باشترین کەس فەرمایشتێکی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی اعطوه فإن من خيركم أحسنكم قضاء. فەرمووی پێی بدەن قەینا با باشتریش بێ، پێی بدەن چونکە باشترین ئیماندار ئەوەیە کە قەرز بە باشی ئەداتەوە. باشترین ئیماندار ئەو کەسانن کە قەرز بە باشترین شێوە ئەیدەنەوە. هێشتا کاتی خۆیشی مابوو قەرزەکە. تەماشای نەرمونیانی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. لێرە ئێمە ئیسفادەی ئەوە شەکەین لەم حەدیثە کە ئینسانی مسلمان قەرزکوێر نابێ. ئینسانی مسلمانی شوێنکەوتووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر هەی بێ و قەرزار بێ ئەیداتەوە، ئەگەر نەیبێتیش ئەوەت لا حول ولا قوة إلا بالله ئەبێ بەرامبەر لێبوردە بێ. بەس ئەگەر هەی بێ و نەیداتەوە گوناحبار ئەبێ. تۆ ئەڕۆی قەرزیەک ئەەکەی ئەسڵەن حەقا ئینسان لەم وەزع و زروفە کە کەس نازانێ مەعاش چی کاتێ دێ و کەس نازانێ جارێکی تر مەعاش ئەبینینەوە بە چاو یان نایبینینەوە بە چاو، حەقە ئینسان لەم کاتە هەنێ شتی زیادەڕەوی نەکڕێ بەڕاستی. حەقە دایکان و خوشکانمان تەکلیفی زۆر لە پیاوەکانیان نەکەن شتی زیادەڕەوی. هەنێ شت هەیە ئەمڕۆ مەڵێ مەعاشەکەم باشە، لەوانەیە تر مەعاش نەبینیتەوە بەڕاستی. من بێ ئومێدتان ناکەم ئینشاء الله باشتر ئەبێ، بەڵام لەوانەیە تۆ ئەوە ئەبێ دانەی لە مێشکی خۆتە. کاتێ قەرزەکەی مەڕۆ بۆ شتی گەورە قەرز بکە، هەوڵ بدە خۆت قەرزار مەکە لەسەر شتێنێک کە نەتوانی بیدەیتەوە بەڕاستی. ئەگەر قەرزیشت کردبوو پارە هاتە دەست عیبە تۆ بڕۆی شتی تری پێ بکڕی و قەرزەکەت نەدەیتەوە بەڕاست. زۆر عیبە. مسلمان نابێ وابێ. ئەو سیفەتە سیفاتی ئیمانداران نییە. بەبەر چاوی کابرای ئەوەی کە قەرزت لێ کردووە ئەڕۆی لەو بەرەوە لە ڕوود ناجارێتتر بچتە لای ئەو، ئەڕۆی لەو بەرەوە لە دوکانێکی تر شتەکڕی و پارەکە شێدەی. ئەمە زۆر عیبە. حەق نییە ئینسانی ئیماندار ئاوا بێ. یەک حەدیثێکی ترتان عەرز دەکەم
هەر لەسەر لێبوردەیی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کۆتایی بە وتارمان ئەهێنین. ئیمامی بوخاری لە ژمارەی الحەدیثی ژمارە 2910 لە جابری کوڕی عەبدوڵڵا و حەدیثێکمان بۆ ئەگێڕێتەوە ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوایە بووین صلی الله عليه وسلم لە غەزایەکە بەرەو نەجد، بەرەو وڵاتی نەجد. کاتێک کە گەڕاینەوە گەشتینە شوێنێکی دۆڵێک پڕ لە دارەکانیش زۆربەی دڕکاوی بوون، یعنی دڕکی هەبوو. ئەلەوێ ئەڵێ کاتی خەوتن و ئیسراحەت هات، هەموومان لەوێ بارەکانمان داگرت و ئیسراحەتمان کرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە پاڵدارێک لە سێبەری دارێکە، ئێمەش هەر یەکێک لەلایەکەوە چووینە پاڵی دارێک. ئەڵێ ماوەیەک خەومان لێکەوت، دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵی ساندین و بە خەبەر هاتینەوە و بانگی کردین. بینیمان کابرایەکی ئەعرابی دەشتەکی لە لای پێغەمبەرا دانیشتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مسلمانان من خەوتوو بووم لە کوتوپڕێکە، ئەم کابرایە شمشێرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردبوو یەقەی دارەکەیە، بینیم ئەم کابرایە گەشتۆتە بان سەرم و شمشێرەکەی هەڵکێشاوم و هێناوم یە خەبەرا وتی ئێستا کێ لە دەستی من نەجات تەدا، کێ لە دەستی من ڕزگارتەکە؟ ئەڵێ منیش وتم الله الله الله، خوای گەورە لە دەستی تۆ ڕزگار مەکە. سێ جار خوای گەورە لە دەستی تۆ ڕزگار مەکە. ئەڵێ کابراکە دەستی هاتە لەرزین و شمشێرەکە لە دەستی کەوتە خوارەوە. دوای ئەوە من شمشێرەکەم هەڵگرت وتم ئێستا کێ تۆ لە دەستی من نەجات تەدا؟ وتی ئەی محەممەد من کردم تۆ مەیکە. جا ئێستا ئەمە ئەو کابرایە کە دانیشتووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک قسەی لەگەڵا کرد و دوایی وتی بڕۆ خوا حافیزت بێ. تەماشاکەن بەڕێزان، کابرا هاتووە بۆ کوشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاتووەتە بانسەری و شمشێرەکەشی هەڵکێشاوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دەستێگا بە شمشێرەکە و ئەو زاڵە بێ بەسەریا کە ئەڵێ من کردم تۆ مەیکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نایکوژێ و دەستی لێ سار دەبێتەوە، دواییش عەفویەکا و کابرا ئەڕوا. ئەمە صفاتی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم بەرامبەر بە ئەو کەسەی کە بە توندی معاملەی لەگەڵاکە، بەرامبەر بە ئەو کەسەی کە ئەوێ بیکوژێ و بە کوشتنی هاتووە و هەندێکی تریش ئینشاء الله لە وتارەکانی داهاتووە باسیەکەین. داواکارم خوای گەورە بە خاتر ناوەجوانەکانی خۆی لێمان خۆش ببێ، عەفومان بکە. یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی، یا ڕەبی خوایە لە هەڵگرانی پەیامی پێغەمبەر حەسابمان بکەی، یا ڕەبی لەو کەسانە بین کە بەڕاستەقینەی شوێنی پێغەمبەرەکەت ئەکەون، یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەین لە مردوەکانمان خۆش ببە، یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە، یا ڕەبی خوایە ئەوەی گیراوی هەیە گیراوی دەرباز بکەی، ئەو ئافرەتەی کە داوای دوعای خێری لێکردین خوایە گیراوەکەی دەرباز بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین وەزعی وڵاتمان بەرەو باشە ببەی، یا ڕەبی لە فیتنەی خراپتر بمان پارێزی، یا ڕەبی خوایە حاڵ و وەزعمان باش بکەی، موچەی خەڵک باش بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کەسانی باش و کەسانی داوێن پاک و دەست پاک و دادپەروەر بکەی بەکار بەدەستمان، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە رحمەتی خۆتمان بەسەرا ببارێنە، یا ڕەبی خوایە رحمەتی خۆتمان بەسەرا ببارێنە، یا ڕەبی وڵاتمان پێویستی بە بارانە، خوایە ئێمە لە تۆ ئەپاڕێنەوە، دەستمان بۆ لای تۆ بەرز ئەکەینەوە، دەستمان بۆ لای تۆ بەرز ئەکەینەوە، خوایە ئەم وەزعمان لێ بگۆڕی یا ڕەب العالەمین، خوایە یا ڕەبی بارانی ڕەحمەتمان بەسەرا بارێنی، ساڵمان بکەیتە ساڵی هات یا ڕەب العالەمین. ئامین ئامین.